يعني كل انتفاضات مع کورد و کێشەی کورد لە تورکیا بۆتە باس و خواسی ناوەندە ڕۆشنبیری و ئەکادیمیەکانی مسر. جیاواز لە ڕابردوو لە ئێستادا شەقامی مسری زیاتر گرنگی بە بارودۆخی کورد دەدەن لە تورکیا. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ناکۆکێ سیاسی لە دوای لابردنی ئیخوان موسلیمین لە کورسی دەسەڵات لە نێوان حکوومەتی ئەنقەرە و قاهیرەدا دروست بووە. الحكومات العربية بشكل عام حکوومەتی ناوچەکە وڵاتانی عەرەبی نەیانەوێت کێشەی کورد لە تورکیا چارەسەر بێت. ناشتوانن هیچ ڕۆڵێکیان هەبێت. هەر لایەنێک بێت کێشەی کورد چارەسەر بکات دەبێت بێلایەن بێت و پەیوەندی باش بێت لەگەڵ هەردوولادا. من پێم وایە هەموو حکوومەتەکان ئەجەندای خۆیان جێبەجێ دەکەن و نایانەوێت پرۆسەی ئاشتی لە تورکیا سەر بگرێت. يوفق بينهم. لە قاهیری پایتەختی مسر و لە ناوەندی ڕۆشنبیری مسری کۆڕبەندێک بە ناو نیشانی کێشەی کورد و ئایندەی پرۆسەی ئاشتی لە تورکیا ڕێکخرا کە تێیدا ژمارەیەک نووسەر و ڕۆشنبیر و ژمارەیەک مامۆستای زانکۆی مسر و کورد و تورک بەشداریان تێدا کرد و چەندین لێکۆڵینەوە لەسەر ئایندەی کورد و مێژووی خەباتی سیاسی و چەکداری کوردان لە تورکیا و سووریا و عێراق پێشکەشکران. ئاماجی سەرێکیمان لەم کۆبوونەوەیە ناساندنی یەکەم دۆزی باکووری کوردستان بە هەموو دنیا بە تایبەتی بە دانیشتوانی مسر و لەلایەکی کەشە ڕۆڵی پارتیکرێکارانی کوردستان لەسەر خستنی ئەم دۆزە و ئاماجی هەموو گەلی کورد کە بریتە لە پێکهێنانی دەوڵەتێکی سەربەخۆ کە ئەمەش طبعا بە هەوڵ و کۆشێکی زۆر ئەکرێت. سهلا برحب بكم باسم مركز القاهرة للدراسات الكردية. نوێنەری فتحولا گولان کەسایەتی ئاینی تورکیا ڕۆشنبیرانی مسر هێرشێکی توندیان کردە سەر حکوومەتی ئەنکەرە و پێیان وابوو تورکیا تەنها کات بە فێڕۆ دەدات دەیەوێت ئەم بارودۆخ ئاڵۆزەی ناوچەکە بەبێ کێشە و ئارامی تێپەڕێنێت و جدی نییە لە چارەسەرکردنی کێشەکانی کووردا و هیچ بەرەو پێشچوونێک لە پرۆسەکەدا ڕووی نەداوە و تا ئێستا سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان لە زینداندایە. بعنوان مستقبل عملية السلام والقضية الكردية في تركيا. بەناونیشانی کورد و پرۆسەی ئاشتی لە تورکیا ئەم کۆڕبەندەمان ئەنجامدا بە بەشداری کەسانی ڕۆشنبیری کورد و کەسی سیاسی میسری و لێکۆڵەری کورد و تورک و عەرەب. باسی پرۆسەی ئاشتیمان کرد لە تورکیا کە چەند ساڵێکە لە نێوان پارتی داد و گەشەپێدان و پارتی کرێکارانی کوردستانە دەستی پێکردووە. پێم وایە ئەگەر ئەو پرۆسەیە سەر بگرێ کاریگەریە بێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. شەقامی سیاسی مسر بە دوو پێوەری جیاواز لە کێشەی کورد دەڕوانن. کوردی باکوور بە مافخوراو دەزان و کوردانی باشووریش بە دووداخواز ناو دەبن. پێیان وایە زیاتر لە مافی خۆیان وەرگرتووە. سەرۆک کۆماری مسر یەکەم سەرۆک بوو دژایەتی خۆی بۆ دەوڵەتی کوردی ڕاگەیان. باسی گەرمی ناوەندە ڕۆژنامەوانی ڕۆشنبیریەکان لە مسر کێشەی کورد و پرۆسەی ئاشتیە لە تورکیا کە لێکۆڵەڕەوانی سیاسی پێیان وایە لە ئێستادا مسر دەیەوێت چاو بە پەیوەندیەکانیان بخشێنێتەوە لەگەڵ کورددا و کێشەی کورد وەک چەکێک بەکاربێنێت بەرامبەر بە تورکیا کە لە ئێستادا لە ناکۆکیێکی سیاسی قوڵدان. سەنگەر ئاغا NRT قاهرە.